جەستەکردنەوە ینی نۆگرتن لە کاتێکا کە تۆ نیەتی قوربانیت هەیە لەو ماوەیە لە حەدیثی لەسەر هاتووە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو باسمان کرد ئەو حەدیثەی کە حەدیثەکەی ئیمامی مسلم کە ئومی سەلەمە ئیگەڕێتەوە بۆمان ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی إذا دخل العشر وعنده يعني ئەگەر کەسێک هەیبوو أضحية ویستی أضحية بکە يريد أن يضحي قرباني بك فلا يأخذن شعرا ولا يقلمن ظفرا. إمام مسلم ئەیگەڕێتەوە و ڕیوایەتەکەی تریشمان پێشوو باس کردو بە چەند ڕیوایەتێک هاتووە بە چەند لەفزێک یعنی هاتووە. ئەم حەدیثە کۆمەڵێک لە زانایان وەکو ئەحمەد حەمبەلیەکان حەنابیلە ڕەئیان وایە کە ئەم حەدیثە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا موو لە گیان نەکردنەوە و نینۆک نەگرتن پێویستە واجبە، یعنی نابێ ئینسان ئەگەر نیەتی قوربانیکردنی هەبێ حتا قوربانەکە سەر بڕێ لە نینۆکی بگرێ و لە مووی گیانی بکاتەوە. بەڵام شافعیەکان ڕەئیان وایە کەوا ئەوە بۆ سنەتە، یعنی للاستحبابە ئەو ئەمرەی یا ئەو نەهیەکە هاتووە نەهیەکە بۆ استحباب، چونکە قولێکی تری عائشە لەو بارەوە هاتووە، ینی حەدیثێکی دایکە عائشە خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ كنت أفتل قلائد هدي رسول الله صلى الله عليه وسلم ثم يقلدها بيده ثم يبعث بها ولا يحرم عليه شيء أحله الله له حتى ينحر الهدي. أو أجيني كوا في غمر صلى الله عليه وسلم قوربانی ئامادە کردووە بیکە ئەنجامی بدا لەو کاتانەی کە نیەتی حەجی نەبووە، یعنی ئیحرامی نەبەستووە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قوربانیەکانی ناردووە بۆ مەکە لەوێ سەر ببڕێ و هیچی نەکردووە. ئەوەی کە لەسەر کابرای حاجی ئەوەی کە لە ئیحرامایە حرامە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوانەی هیچ نەکردووە. ئەم حەدیثەی عائشە ئەوە ئەگەیەنێ کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی لە نینۆ یعنی خۆی نەگرتوۆ لە نینۆگرتن و لە مۆکردنەوە، بۆیە ئەو حەدیثەی پێشوو لە نەهیەوە دەرئەچێ بۆ کەراهەت، واتە هەر کەسێک ئەگەر لە نینۆک بگرێ لە نینۆکی بگرێ لەو کاتانەی کە نیەتی قوربانی هەیە یان لە تووشی گیانی لە مووی گیانی بگرێت یعنی ببڕێ یان بیتاشێ ئەوە کەراهەت، یعنی شتێکی مەکروهی ئەنجام داوە، یعنی حرام نییە بە پێی ئەو بەڵگانە. ئەمە ڕەئی شافعیەکانە. ڕەیەکی تریشمان هەیە کە ڕەئی مالیکی و حەنەفیەکانە ڕەیان وایە کەوا نە سونەتە نە فەرزە، یعنی تۆ گرتنەوە لە گیان نە سونەتە، یعنی نەگرتنەوە نە سونەتە نە فەرزە، و ئەگەر کەسێک لە تووشی گیانی بگرێ و لە نینۆکی بگرێ هیچی لەسەر نییە و هیچ نە حرامێکی کردووە نە کەراهەتێکیشی کردووە، یعنی شتێکی نەخوازراویشی کردبێ. یعنی سێ قەولمانەیە، قەولی حەنابیلەکان ئەڵێن حرامە، و قەولی حەنەفیەکان شافعیەکان کە ئەڵێن مەکروهە، و قەولی سێمیش کە قەولی مالیکی و حەنەفیەکانن کە ئەڵێ اعتیادیە و هیچی لەسەر نییە، یعنی مباحە ئەتوانێت ئینسان لە تووکی گیانی بگرێ و لە نینۆکیشی بگرێ. ئەم سێ قەولەمان هەیە. طبعا ئەمان بۆیەوە ئەڵێن ئەمەی قەولی سێم بەڵگەیان ئەوەیە کە کابرا حاجی نییە و هیچی ینی هیچی لەسەر حرام نییە و خوای تەعالی هیچی حرام نەکردو لەسەری، بۆیە ئەو حەدیثەش کە ئوم سەلەمە ئەفەرمێ ئەوە بۆ کەسێکە بڕوا بۆ حەج و ئیحرامی بەستە بێ، ئەوان وا لە یەکی ئەدەنەوە. والله أعلم.